ئازیزانی NRT سلااوان دەبێت لە چوارچێوەی ئەو ڕووماڵە تایبەتەی کە NRT دەیکات بۆ ئەو دۆخەی ئێستا هەرێمی کوردستان و عراقی بە شێوەیەکی گشتی گرتووەتەوانێ لەگەڵتان بەردەوام دەبم. نۆری مالکی سەرۆگۆزیرانی ماوە بەسەرچوو داوای لە سەرکردە و فەرماندەی سوپا و دەستگامنەکان کرد دوورکەونەوە لە قەیرانی سیاسی و پابەندی ئەرکەکانیان بن بۆ پاراستنی وڵات. جەختی کردەوە عراقیەکان و جیهان لە یەک سەنگەردان لە دژی تیرۆر. لە بەیاننامەیەکدا نووسینگەی مالکی بڵاوی کردەوە سەرۆگۆزیران کۆبوونەوەیەکی فراوانی لەگەڵ سەرکردەی دەستگای ئەمنی و سەربازەکانی ناوڕیزەکانی سوپا و پۆلیس و دەستگای ئەمنیەکان ئەنجام داوە و داوای لێکردوون دوورکەونەوە لە قەیرانی سیاسی و پابەندی ئەرکەکانیان بن بۆ پاراستنی وڵات. مالکی ئاماژەی بۆ کرد عراقیەکان و جیهان لە یەک سەنگەردان بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. مالکی داوای لە سەرکردەی دەستگای ئەمنی و سەربازەکان کردووە ئەو کارە جێبهێڵن بۆ گەل و سیاسەکان و دادگا. هاوکات ستایشی هێزە ئەمنیەکانی عراقی کردووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا. لە بەشێکی تری بەیاننامەکەیدا تو عراقیەکان و ناوچەکە و جیهان لە یەک سەنگەردان بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کە هیچ جیاوازیەک ناکات لە نێوان موسڵمان و مەسیحی و عەرەب و کورد و تورکمان و یەزیدی لە کوردستانەوە تا بەسرا. لە کۆتایی بەیاننامەکەدا مالکی ئاماژەی بۆ کردووە کە وڵات ئەمانەتە لە گەردنی هەمووان و پێویستە لەسەریان بە ئاگایی و حکمت و چەسپاوی بیپارێزن. ئەوتانی مالکی لە کاتێکدا کە دوێنێ دوای ئەوەی فواد معسووم سەرۆک کۆماری عراق حەیدەر عەبادی ڕاستپارد بۆ پێکێنانی کابینەی نوێ حکوومەت. مالکی داوای لە هێزە ئەمنیەکان کرد خۆیان ئامادە بکەن بۆ جەنگێکی پیرۆز. حەیدەر عەبادی سەرۆگۆزیری ڕاستپێردراوی عراق ڕایگەیاند نووری مالکی وەکاو بەشێکی سەرەکی دەمێنێتەوە لە پرۆسەی سیاسیدا و ستایشی ڕۆڵی مالکی کرد لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا. لە بەیاننامەیەکدا حەیدەر عەبادی ڕایگەیاند نووری مالکی سەرۆگۆزیرانی پێشووی عێراق برا و هاوڕێیەکی دێرینە و وەکاو بەشێکی سەرەکی دەمێنێتەوە لە پرۆسەی سیاسیدا. هاوکات ستایشی ڕۆڵی بەرچاوی نووری مالکی کرد لە پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و بنیاتنانی دەوڵەتدا. لە بەشێکی تری بەیاننامەکەی سەرۆگۆزیرانی نوێی عێراقدا ستایشی ڕۆڵی هاوپەیمانی نیشتیمانی کردووە بە تایبەت پێکاتەکانی دەوڵەتی یاسا و حیزبی داوای ئیسلامی کە ئەرکی قورسی لە ئەستۆ گرتووە لەم دۆخاستیارەدا و دووپاتی کردەوە کارکی زۆر و قورس چاوەڕێی ئەو هاوپەیمانێت تێدەکات. لە بەشێکی تری بەیاننامەکەدا عەبادی ستایش و سوپاسی گەلی عراقی کرد لە قوربانی دان و دان بە خۆداگرتن و جەختی کردەوە پشتیوانیەکی بەهێزی گەل دەبێت بۆ تێپەڕاندنی قەیرانەکان و بەسەربردنی ژیانێکی ئارام و کامەران بۆ هەمووان. هەر ئەمڕۆ عەبادی داوای لە هێزە ئەمنیەکان و چەکدارانی عاشایر و هێزە خۆبەخشەکان کرد بەردەوام بن لە بەرگریکردن لە وڵات لە دژی ڕێکخراوی داعش. داواشی لە هێزە سیاسیەکان کرد بەعقڵێکی کراوەوە کار بکەن بۆ وەدیێنانی ئاسۆیەکی ڕوونی نیشتیمانی هاوبەش بۆ چارەسەرکردنی ناکۆچەکان. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ڕەگ و ڕیشەی گروپە چەکدارە توندڕەوەکان زۆر بە تایبەتر بۆ قسەکردن لەسەر دۆخی داعش و هۆکار و دەرهاویشتەکانی دروستبوونی ڕێکخراوێکی وەکو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئێستا ڕاستەوخۆ لە فەڕەنساوە. دکتۆر عادل باخەوان سۆسیۆلۆگ و مامۆستای زان کۆمان لەگەڵدا دەبێت لە ڕێگەی سکایپەوە. کاک عادل سڵاوت لێبێ. دەمەوێت سەرەتا خوێندنەوەی تۆ بزانم بە شێوەیەکی گشتی بۆ ئەو دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقدا دەگوزارێت. ئەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەگوزەرێ وەکو ڕێستان فەرمووتان هەلومەرجێکی نوێیە کە کۆمەڵێک ئەکتەری نوێ خەتە سەر شانۆ کە ئێمە لە زانستە کۆمەڵایەتی و سیاسەکانە بە ئەکتەری نادەوڵەتی ناویان هەبین
ئەم ئەکتەرە نادەوڵاتیانە لە سەردەمێکە بن کە دەوڵەت بەو چوارچێوە ترادیسیۆنێل و ئاسایی کە لە سەدەی 20ەما بینیمانەوە دروست بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سنوورەکانی لاوازە بێ کاڵە بێ ئەوە بێ بەڕادەیەک کە ئیتر ئەکتەر نادەوڵەتەکان ئەتوانن لەم دیولە و دیوی سنوورەوە بێ پاسەپۆرت هاتوچۆ بکەن. لە لاوەزبوونی دەوڵەتی ناوەندیە بە شێوە ترادیسیۆنەلەکەی ئەکتەرە نادەوڵاتەکان هێندە بەهێزە بن کە ئەتوانن مۆنۆپۆلی هەموو جۆرێک لە دەسەڵات بکەن، هەر لە دەسەڵاتی ئابووریەوە دەسەڵاتی سیاسی تا ئاگاتە دەسەڵاتی سەربازی و تاگاتە دەسەڵاتی هەموو دەسەڵاتەکانی بە شێوەیەکی گشتی. لە کوردستانی ئێمەش بێگومان لە نێو ئەم کۆنتێکستە لە نێو ئەم کۆنتێکستایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی پێاتێپەڕێ لە بیرمان نەچێت هەموو ئەو بانگشانەی کاکرا لەسەر ئەوەی کە کوردستانی ئێمە دوورگەیەکی جیاوازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی لەسەر ئاستی شوناسە وەچی لەسەر ئاستی ئاسایش و چی لەسەر ئاستی سەقامگیری تەنها وەهمێک بوو کە ئێمە خۆمان بۆ خۆمانە دروست کردو چۆن نەتوانێت تۆ لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستە کە لە عێراقا دەوڵەت نامێنێ، لە سووریا دەوڵەت نامێنێ، لە ئێمەن دەوڵەت نامێنێ، لە لوبنانە دەوڵەت ئەوە شوەیە کە بینیمانە فەلەستین ئیسرائیل ئەسووتێ، لە لیبیا ئیمارات دروستە بێ. کوردستانی ئێمە وەکو هینێکە قەڵایەکی سەختی پارێزرا و لە نێو ئەم کۆنتێکست و ناوەند و هەلومەرجە خۆی بخاتە سەرشان هەموو ئەوانە خوێندنەوەی هەڵن. ئەوەی لە کوردستانە ڕووەدا لە نێو ئەو هەلومەرجە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە. بەڵێ کاک عادل خوێندنەوەی کە بوو بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێستا داعش دەیکات ڕەنگە دەرئەنجامی ئەو بابەتە بێت مەسەلەی کبکردنەوەی بەهاری عەرەبی یاخودەوەی بە بەهاری عەرەبی ناو دەبرا. دەمەوێت ڕای ئێوە بزانم لەو بارەیەوە. کردنەوەی بەهاری عەرەبی سەرهەڵدانی داعش خۆی لە ڕاستیە بەهاری عەرەبیش دیسان ئێمە بەو ئاڕاستە ئاباتەوە. ئێمە لە سەرەتاوە کۆمەک شۆڕشمان هەبوو کە هەمویان بزوتنەوەی کۆمەڵایەتی مەدەنی بوون، بەڵام لەبەر ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تۆ دەوڵەتێکت هەیە کە پێوترێ دەوڵەتی سوسیال داروینیسم، دەوڵەتی سوسیال داروینیسم ئەو چوارچێوە سیاسیەیە کە هەموو لە جیهانبینیەکەی خۆیان هەموو جەستەی کۆمەڵایەتی وەک یەکەیەکی دابەشنەبووی یەکگرتووی دامەزراوی بەهێزی سەنترالیزەکراوە ئەبینێ و هەر جیابوونەوەیەک هەر جیاوازیەک لە نێو ئەم جەستەیە وەکو سەرەتانێک تەماشاکە. لە بەرامبەری ئەم دەوڵەتە داروینیزمە کۆمەڵایەتیە هەر بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی کە دروست ئەبێ دیسانەوە وەکو هەڕەشەیەک بۆ خودی دەوڵەت بۆ قەوارەکەی بۆ دەسەڵاتەکانی توێنە ئەکرێ بۆیە بە زەبر و زەنگێکی پۆلیسیانەی توند ڕوبەڕووی بزوتنەوە کۆمەڵایەتەکان بوونەوە. لە کۆتاییە بزوتنەوەی کۆمەڵایەتی ئەگەر بێت و دەرگای دیموکراسی لە بەردەمدا نەکرێتەوە بەرەو دوو ئاڕاستە ڕوا. باشە بەڵام کاک عادل ئەکرێ ئێستا بڵێن ئەمەی کە داعش دەیکات یاخود بۆ خۆی خودی داعش کۆمەڵێک گروپی کۆمەڵایەتین دەکرێت ئەوها ناویان بەرین؟ ببوورە ئاڕاستی یەکەمیان ئەبێ بە شۆڕش، ئاڕاستی دووهمیان ئەبێ بە تیرۆریسم. سەرهەڵدانی داعش عەرزتکەم سەرهەڵدانی کۆمەڵێک بزوتنەوەمان هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەرەنجامی شۆڕشە عەرەبیەکان بوون بە بزوتنەوەی شۆڕشیەر، کۆمەڵێکی بەشێکی تریش لەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە بوون بە بزوتنەوەی تیرۆریسم. داعش لەناو ئەو چوارچێوەیە کە پێوترێت سەرهەڵدانی تیرۆریسم لە پاش بەهاری عەرەبی. باشە کەواتە ئەگەر داعش ڕێکخراوێکی تیرۆریزمیش بێت ئەم تیرۆریزمە لە چۆوە هەڵدەقڵێت؟ خۆ دەزانی خوێندنەوەی زۆر جیاوازە بوو بۆ ئەمەی کە ئەمە بۆ خۆی دروستکراوی کۆمەڵێک وڵاتانی ئیقلیمی و تەنانەت دەوترا کە ئەمە دروستکراوێکی نێودەوڵەتیە. بەڵام تۆ پێچەوانەی ئەم ڕایە دەڵی بەوەی کە ئەگەر ئەمە ڕێکخراوێکی تیرۆریستی بێت دەرهاویشتەی یاخود خوڵقاوی ناوخۆی عێراقا؟ ئەوە خوێندنەوەیەکی هەڵەیە کە هەمیشە بۆ تەفسیرکردنی داعش و هاوشێوەکانی داعش یەکسەر ئێمە پەنابەرینە بەر
پیلانگێڕی و هەموو شتانەی کە پێوترێ نەظری موامەرە بە عەرەبی بە فەڕەنسی لا تێۆری و کۆمپلۆنە ئەمە بەڕاستی لێکدانەوەی تەمەڵەکانە چونکە نایانەوێت بە یەکجار نایانەوێت خۆیان ماندووکن بە دوای ڕێگوڕیشەی ئەو دیاردە کۆمەڵاتی سیاسیانە بگەڕن کە لە ناوچەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەرهەڵەدا یاخود ئەوەیە کە هینە بەڵێن ئەیانەوێ هەموو تاوانەکان هەموو پیسەکان هەموو چەپەڵەکان هەموو ناتەواویەکان هەموو نوقسانەکان بخەنەوە سەرشانی ئەم تێوریە من بەڕاستی پێم وایە ئەگەر بێت و هەنومەرجێکی بابەتیانە لە هەر شوێنێک لە هەر ڕووبەرێکە لە هەر پانتاییەکە ئامادە نەبێ دیاردێکی کۆمەڵاتی دروست نابێت دیاردێکی سیاسی دروست نابێت ئێمە پێ ڕێککەوتین لەسەرەوەی کە داعش و هاوشێوەکانی داعش بزوتنەوەیکی کۆمەڵاتی دیاردەیەکی کۆمەڵاتی سیاسی نەک بزوتنەوە ببووە لەم دیاردە کۆمەڵاتی سیاسی لە هەلومەرجێکی تایبەتە دروست بووە بەبێ ئەم هەلومەرج دروست نابێت واتە ئەوەی کە داعشی دروست کردووە مخابراتی سعودیە هەڵەیە بەڕاستی ئەگەر پێمانەوە بێن نە CIA ئەمریکا نە ئیطلاعاتی ئێرانە نە مخابراتی میسر نە مخابراتی ئیسرائیلیە ئەمانە قسەی بەڕاستی قسەی بازاڕن بەس کاک عادل لەوانەیە لە یەک منچقەوە بۆ خۆی ئەم جۆرە لە بیرکردنەوە یاخود لەم جۆرە لە خوێندنەوە بۆ ڕێکخراوێکی وەکو داعش ڕاست بێ بەوەی خاوەنی ئیمکانێتێکی گەورەیە داعش ینی هەم لە ڕووی تەقەنیاتەوە هەم لە ڕووی خبرەی ئاسکەریەوە بڵێ خاوەنی ئیمکانێتێکی گەورەیە ئەمە تەفسیر دەکرێت ئەما بێت لێکدانەوەی بۆ بکرێت لەکوێوە چۆن بۆ جارە لەسەر ئاسی جەماوەری و کۆمەڵایەتی زمینەیەکی لەبات هەیە بۆی داعش لە عێراق دروست ببێ ئەستا عێراق دۆخ و دەوڵەت نەماوە عێراق دابەش بوو بەسەر چەند پانتاییەکە پانتایی شیعە کە پڕ لە ئەکتەرینا دەوڵەت لە پانتایی شیعە ئەمە دەوڵەتێکمان نیحکم هەر لە میلیشەکانی سەدرەوە هەرکوەگاتە میلیشەکانی حەکیم و هەموو میلیشەکانی تر بە حیزب وڵای لخی عێراقەوە هەموو ئەوانە لە پانتایی شیعە ئەیبن بەڕێوە لە پانتایی سونیشە وەکو چۆن لە پانتایی شیعە دەوڵەتمان نیە پانتایی سونیش دەوڵەتمان نیە لە ئامادەبوونی دەوڵەتە هەموو هەم ئەکتەرە ناوڵاتیانە سەر هەڵن ئەوە یەک دووهەم ئەو هەلومەرجە کۆمەڵاتی کە سەر سونیەکانە دروست بووە لە هەر شوێنێکی کات دروست بوو بێ نەک داعش هەر داعشی تریکە دروستە بێ ئەوە دووسی هەم تۆ بسەرەکەی لەسەر ئەو ئیمکانیاتە ئابووری و مالی و سەربازیانەی داعشەکەوە هاتووە بێگومان دیسانەوە ئەمە تۆ لەبیرت نەچێت داعش یەکێکە لە مناڵە شەرعیەکانی ئەلقاعیدە مناڵە شەرعیەکانی ئەلقاعیدە لە هەشتاکانی ئەفغانستانەوە پەروەردە ئەکرێن لەناو ئەو شتەیە ئەو چوارچێوە کە خوان پێ ئەڵەن جیهاد ئەوە یەک دوو هەم لە سەدا هەشتایی نزیکەی لە سەدا هەشتایی ئەو سەربازانی کە سوپای سەدام حوسێن سوپای حوسێنیان دێکهێنا کە دواتر نەفرەتیان لێکرا لە 2003ەوە بەرەڵا کران لەناو کۆڵانەکانی پانتایی سونیە دواتر دەفاتێکی باشیان بۆ دروست بوو هەمویان ئیماژیان کرد بۆ با خلافەتی ئەبوبەکری دووهەمەوە لە مووسڵ ئەوە دووسێ هەم ئەو هەموو چەک و تەقەمەنی کە سوپای شکاوی مالیکی بەجێ هێشت لە پانتایی سونیە خۆ نەکەوتۆتە دەستی کورد و تەرەکانی تر هەمووی کەوتۆتەوە دەستە ئەکتەری حیمەنەدار لە ناوچەی سونیا کە بریتێ لە داعش خاڵی سێ هەم ئەو هەموو چەکەی کە ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی تری ئەوروپا دایان بە معارەزەی لە نێوان دوو کەونا لیبراڵی سووری بەشێکی زۆریان سەر لە نوێ کەوتنەوە یا لە ڕێگەی جەنگەوە یا لە ڕێگەی ئیتیفاق و کەوتنەوە دەستی داعش و هەروەها ئەو هەموو چەکانەی کە ڕژێمی شکاوی سووریا بەجێ هێشت دیسانە کەوتەوە دەستی داعش ئەو هەموو پارەی کە بە داعش لە ناو بانقەکانی مووسڵ و دەوروبەری مووسڵ و هەموو بانقەکانی تراکە کۆنتڕۆڵی کرد کەوتەوە دەستی هەموو ئەو سەرمایەیەکدا ئەنجا ئەو هەموو نەوتەی کە بە قاچاق ئەیفرۆشێ ئەو هەموو باژەی کە لە دانیشتوانی مووسڵ دانیشتوانی خلافەتەکەی ئەسەنێ هەموو ئەمانەوەمان داعش ئاخاتە موقعێکی هێزی ئابووری و ئەسکەری و تانەت جەماوەریەوە. بەڵێ کاک عادل من جۆرێک لە جیاوازیم لە قسەکانی تۆ دابینی تۆ باست لەوە کرد کە داعش بۆ خۆی دیاردەیەکی کۆمەڵایەتی ناو خودی عێراق خۆیەتی و دواتر ئاماژەت بۆ کرد کە داعش کوڕی قاعیدەیە
واتە دەمەوێت من بۆ لێکجیا بکەیتەوە داعش بۆ خۆی هەڵقوڵاوی ناو ئەم پێکاتە سیاسی ناو عێراقەیە خۆت قسەی دووهەمتە بەوەی کە دەڵی داعش کوڕی قاعیدەیە واتە درێژکراوی ڕێکخراوە چەکدارێ توندڕەوەکانی دیکەیە. دووشت هەیە نابێت تێکەڵی بکەین ئێمە کاتێکاڵم داعش مناڵێکی شەرعی ئەلقاعیدەیە بۆ مانایی کە وە کاتێکاڵم داعش لە ناو هەلومەرجێکی بابەتیا دروسە بێ دوو دیاردن کە یەکتری تەواوەکەن لە عێراق ئەگەر بێت و هەلومەرجێکی بابەتی لەبار نەبێ بۆ حرسکردنی دیاردەی تیرۆریسم لە فۆرمی داعشە هەرگیز داعش ناوەوە ناتوانێت خۆی فەسکا بەسەر ئەو واقع ئەو خاڵی یەکەم ئەو هەلومەرجە بابەتی لە عێراقی خاڵی دووهەم ئێمە لە بیرمان نەچێت کە بەشێک لەو سەرکردانەی کە ئێستا داعش ئەبەن بەڕێوە لە ڕابردووە سەر بە مەدرسەی ئەلقاعیدە بوون لە ناو قوتابخانە و چوارچێ ئەلقاعیدا بوون بوو ئامادەبوونیش لە ناو چوارچەوەی ئەلقاعیدا مانای ئەوە نییە تۆ عراقی نەبوو چونکە ئەلقاعیدە چوارچەوەیەکی یونیڤەرسالی کەونیە کە جێگای هەموو ناسیۆنالیتە و جنسیەکانی تابێتەوە ئەوە خاڵی دووهەم خاڵی سێهەم دیسانەوە ئەبێ بڵێمەوە ڕاستە هەلومەرجی بابەتیانە لە عێراقا داعشی دروست کردووە بەڵام لە هەمان کاتە ئەومان لەبیر نەچێت کە لەسەر ئاستی ئایدۆلۆژیا داعش بزوتنەوەیەکی ئەنتەرناسیۆنالیستە لەسەر ئاستی ئەنتەرناسیۆنال لەسەر ئاستی جیهان ئیشەکە و ئەوەشە من یەکەم جار بکە دوو مانگ لەمەوە پێش لەسەر کەناڵی 24 فڕەنسی پرسیاریان لێ کردم لەسەر داعش وتم پێویست ناکە هەردوو ئەجێکتیفی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام بەکاربێنێت چونکە لە کۆتاییە ئەم عێراق و شامە لەگەڵ ناگونجێت لەگەڵ یوتۆپیا و ئایدۆلۆژیای داعشە ناگونجێت داعش لەبەر ئەوەی ڕێکخراوێکی ئەنتەرناسیۆنالە ڕەهەندە جوگرافیەکان ڕەت دەکاتەوە بۆ نمونە لەناو ئایدۆلۆژیای داعشە هیچ جیاوازێک نییە لە نێوان پاریس و سلێمانیا هیچ جیاوازێک نییە لە نێوان لەندەن و موسڵە بێهودە نییە کە ئەوتەبێژی ڕەسمی داعش بە ڕۆژنامە نووسی نیویۆرک تایمز ئەڵێ ئێمە یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە ئاڵای خلافەت لەسەر کۆشکی سپی هەڵ بکەین ڕاست دەکات یعنی ئەم قسەیەکی تەواو گونجاوە لەگەڵ ئەو ئایدۆلۆژیای کە ئەوان هەڵیان گرتووە واتە بەستنەوەی لۆکاڵ کە عێراقا کە سووریایە بە ئەنتەرناسیۆنال کە پاریس کە لەندەن کە واشنگتۆنە. بەڵێ یەک خاڵی دیکە کە پێم گرنگە قسەی لەسەر بکەینەویش لە پاڵ هەموو ڕێکخراوە چەکدارێت توندڕەوەکانی دیکەدا ینی کە بینراون و چالاکیان هەبووە خاڵێکی جیاواز دەنێوان داعش و ئەوانی دیکەدا و بە تایبەت قاعیدە داعش هێزێکی زۆر بێموبالاتە ینی هێزێکی زۆر توندە زۆر خراپ مامەڵە دەکات لەگەڵ ئینسانە ینی دەمەوێت هۆکاری ئەمە بۆ ڕوون بکەیتەوانێ هۆکارەکە چیە هێزێک ئەوەندە بربەری بێ هۆکارەکە چییە ئەوەندە بربەری بێ بێگومان سەرەتا بێتەوە بگەڕێتەوە بە ناو کێڵگەی ئیسلامی جیهادی بە مانازانستەکەی بۆ ئەوەی تێبگەیت لەوەی کە تۆ پێ ئەڵەی بربەرێت ئێمە لە زانستە کۆمەڵاتەکانە پێ ئەڵێن لە ڤیۆلۆنس ڕادیکال واتە زەبروزەنگی ڕادیکاڵ بۆچی زەبروزەنگی ڕادیکاڵی داعش قاعیدە تێ ئەپەڕێنێ کۆمەڵێک تەفسیر هەیە کۆمەڵێک لێکدانەوەی هەیە یەکێک لەو لێکدانەوانە کە من قەناعەتم پێێتی ئەوەیە کە لە ڕێگای زەبروزەنگی ڕادیکاڵەوە زەبروزەنگێک کە ئەلقاعیدە تێ ئەپەڕێنێ گروپی داعش بە دوای گەڕانێکی سەرشێتانەی توندایە کە پێوتری گەڕان بە دوای شەرعیەتە ئێمە لە بیرمان نەچێ لە ناو کێڵگەی ئیسلامی ڕادیکاڵە قاعیدە تا ئەم چرکەیە تا چرکەی کەوتنی مووسڵ مۆنۆپۆلی هەبوو وشەی مۆنۆپۆل پێم وایە بە کوردیش هەڵڵێن بەشێکی زۆر لە ڕۆشنبیران مۆنۆپۆل بەکارێنن ومێ دەکەم بۆ بینەران ئین بێت ینی با بڵێن ئەلقاعیدە تا چرکەی کەوتنی مووسڵ شکستی مووسڵ کۆنتڕۆڵی شەرعیەتی ئیسلامی ڕادیکاڵی کردبوو لە سەتە وەختێکە کە داعش مووسڵ کۆنتڕۆڵەکە و ئیعلانی خلافەتەکە پێویستی بەوە هەیە کە ئەم شەرعیەتە لەسەر ئاستی ئەنتەرناسیۆنال جیهان لە ئەلقاعیدە ڕابکێشێت وەربگرێتەوە و سەر لە نوێ خۆی هەژم بکاتەوە بەسەریا و خۆی وەکو تاکە ئەکتەری شەرعی ئیسلامی ڕادیکاڵ بخاتە سەر شانەوە لێرەوە لێکدانەوەکەی من ئەڕات تا ئەو ساتە وەختەی کە
پێم وایە داعش خۆی بۆ 11 سپتەمبەرێکی ئەوروپی ئامادەکە ئەگەر بێت و ئەلقاعیدە لە ڕێگای 11 سپتەمبەری ئەمریکیەوە توانی بێتی مۆنۆپۆلی شەرعیت بکە لەسەر ئاستی جیهان سەبارەت بە ئیسلامی ڕادیکال واتە ئەو چرکە سادەی کە باس لە ئیسلامی ڕادیکاڵەکەین ڕاستەوخۆ هەمومان بگەڕێنەوە بۆ ئەلقاعیدە ئەوە داعش لە ڕێگای دروستکردنی 11 سپتەمبەرێکی ئەوروپیەوە جایتر بورجی ئیڤڵ بێ بیتەقێتەوە یا میترۆکانی بەرلین یا لەندەن بێ گرنگ ئەوەیە ڕووداوێکی مێژووی گەورەی وا دروست بکات کە هیچی کەمتر نەبێت لە 11 سپتەمبەری نیویۆرک تاوەکو بتوانێت لەم ڕێگایەوە مۆنۆپۆلی شەرعیەت لەسەر لەناو کێڵگەی ئیسلامی ڕادیکاڵە بۆ خۆی نەبینکە. باشە دیسانەوە بابەتێکی دیکە مەسلەی مەزهبەکان سونە و شیعە دەوترێت کە دروستبوونی داعش بۆ خۆی دەستێکی سونەی لە پشتەوەیە بۆ بەرەنگاربوونەوەی شیعە بە تایبەت کە لە ئێستادا شیعەکان هەیمەنیان کردووە بەسەر دەوڵەتداریە لە عێراقدا. ئێمە لە بیرمان نەچێت لە پانتایی سونیە کۆمەڵێک ئەکتەر هەن بەتەنها داعش نییە بێگومان ئەو ئەکتەرانەی کە ئێستا لەو پانتایە ئەجوڵێن لە ئەکشنان بۆ نمونە حزبی بەعس و هەموو ئەو فەرعانەی کە بۆ خۆی دروستی کردووە و ئەکتەرێکی تر بۆ نمونە خێڵ عەرەبیەکان و ئەکتەرێکی تر بۆ نمونە هەموو ئەو دەرڕێکخراوانەی کە لە مەدرسەی لە قوتابخانەی برایانی موسڵمان هاتوونەتە دەرەوە هەموو ئەم ئەکتەرانە پێکەوە کە لە پانتایی سونە ئەژین ئەجوڵێن کارەکەن پرۆژیان هەیە ئینتیمان هەیە پێکەوە من بابەتێکم بڵاو کردەوە بە ناوی هاوپەیمانی لەگەڵ شەیتانە هاوپەیمانی لەگەڵ شەیتانە لە ناو پانتایی سونای ڕاستەکەی ئەو ئەم ئەکتەرانە پێکەوە جۆرێک لە هاوپەیمانی ضمنی ئەمپلیسیت بە فەڕەنسی پێوتری ئەمپلیسیت بە عەرەبی پێوترێ ضمنی با بڵێن ناواژوو کراویان لەگەڵ داعشە هەیە کە ئەوەی کە کۆیان نەکاتەوە بریتینی لە ئایدۆژایەک بریتینە لە ڕێکەوتنێکی سیاسی بریتینی لە پرۆژەیەکی کارپێکەوە وەکو بریتە لە دژایکردنی ئەو حکوومەتەکە هەیە. ئەم دژایەتیکردنە یەکێک لە گرفتەکانی ئەوەیە کە ڕێگایە نەدات مەسافەیەک مەودایەکی بەبەتیانە لە نێوان خۆیان و کردەوەکانیان لە نێوان خۆیان و گوتارەکانیان لە نێوان خۆیان و جوڵانەوە سیاسی سەربازەکانیانە دروست بکەن بەوەی کە بتوان پرسیار لە خۆیان بکەن خەریکی چین واتە جۆرێک لە کوێربوون فەرزەکە بەسەریانە کوێربوونێک خۆیان لێ بکاتە دەست بخەنە ناو دەستی شەیتانەکانەوە تەنها لەبەر ئەوەی کە خۆیان وەکو ئەکتەری سیاسی بخەنە سەرشانەوە لە بەرامبەر بەغای شیعەکانە. بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆر عادل باخەوان سۆسیۆلۆگ و مامۆستای زانکۆ سوپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە وڵاتی فەڕەنساوە لەگەڵمان بووی زۆر سوپاس. ئاژانسی هەواڵی فارس نیوز لە زاری ئەمینداری ئەنجومەنی باڵای یاساییشی نەتەوەی ئێران و بڵاوی کردەوە کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی ڕێڕەوی یاسایی ئێستای عێراق دەکات سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆک وەزیرانی نوێ عێراق و هاوکات ستایشی عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکانی عێراقی کرد. علی شەمخانی نوێنەری عەلی خامنەیی ڕابەری ئێران کە بەم نزیکانە سەردانی عێراقی کردهبوو لە لێدوانێکیدا لە کۆبوونەوەی ساڵانەی دیداری باڵێز و نوێنەرانی دەوڵەتان لە تاران ڕایگەیان کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لە ڕێڕەوی یاسایی هەڵبژاردننی سەرۆک وەزیرانی نوێی عێراق دەکات. نوێنەری خامنەیی ئاماژەی بۆ کرد ئەو چوارچێوە دەستوریەی کە لە عێراقدا هەیە بە بنەمای سەرەکی دادەنرێت بۆ هەڵبژاردننی سەرۆک وەزیرانی نوێ لەلایەن گەورەترین کۆتلەی پەرلەمانیەوە. لە بەشێکی تری لێدوانەکانی عەلی شەمخانی ئستایشی مەرجەعی ئاینی عێراقی کرد لە هێشتنەوەی کاری هاوبەشی نێوان لایەنەکان و پاراستنی یەکێتی عێراق. حیدرعبادی ڕاستپێردراوی پێکێنانی حکوومەتی تازە بۆ پێکێنانی حکوومەتەکەی لەگەڵ لایەنە سیاسەکان دەستی بە وتوێژ کرد. وتەبێژی فەرمی ڕەوتی چاکسازی نیشتیمانی بە سەرۆکایەتی ئیبراهیم جەعفەری دەڵێ لە ئەمڕۆوە ڕاستپێردراوی پێکێنانی حکوومەتی تازە
حەیدەر عەبادی بۆ پێکەنانی حکوومەتەکەی دەستی بە وتووێژ لەگەڵ لایەنە سیاسیەکان دەکات. دوایەوەی دوێنێ حەیدەر عەبادی بە فەرمی لەلایەن هاوپەیمانی نیشتیمانیەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران دیاری کرا، پاشان لەلایەن سەرۆک کۆمارەوە عەبادی بۆ پێکەنانی حکوومەتی تازە ڕاست پێدرا. ئەحمەد جەمال وتەبێژی فەرمی ڕەوتی چاکسازی نیشتیمانی کە ئیبراهیم جعفەری سەرۆکایەتی دەکات لە لێدوانێکی چاپەمەنیدا ئاشکرای کرد ئەمڕۆ ڕاستپێردراوی پێکەنانی حکوومەتی تازە حەیدەر عەبادی بۆ ڕازیکردن و بەشداریکردنی کوتلە سیاسیەکان لە حکوومەتی نوێدا دەستی بە دانوستان لەگەڵیان کردووە. جەمال ئاماژەی بۆش کرد تا پەیمانی نیشتیمانی پەیڕە و نەهجێکی تازەی بۆ شێوەی حکوومەتی تازە داناوە. جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندی بە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کرد و جارێکی تریش پشتگیری ئەمریکای بۆ هەرێمی کوردستان دووپات کردەوە لە بەرەنگاربوونەوەی چەکدارانی داعشدا. بە پێی هەواڵێکی ماڵپەڕی فەرمی سەرۆکایەتی هەرێم ئێوارەی ئەمڕۆ سێشەممە جۆ بایدن لە ڕێی تەلەفۆنەوە پەیوەندی بە مەسعود بارزانی کرد و پشتگیری حکوومەتی ئەمریکای بۆ هەرێم دووپات کردەوە لە بەرەنگاربوونەوەی چەکدارە توندڕەوەکاندا هەتا ئەو کاتی بە هاوکاری هەموو لایەک داعش تێک دەشکێنرێت. هەروەها لە بەرامبەردا بارزانی سوپاسی خۆی بۆ هاوکارەکانی ئۆباما و بایدن و گەلی ئەمریکا دەربڕیوە بۆ ئەو پشتگیریەی کە پێشکەشی گەلی کوردستانیان کردووە، چونکە پشتگیری و هاوکاری ئەمریکا هیممەت و هێزی زیاتریدایە گەلی کوردستان. هەر لە پەیوەندی تەلەفۆنیەکەدا جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە پێویستە فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ هێزە سیاسیەکانی تری عێراق دەست بکەن بە گفتوگۆ بۆ دامەزراندنی حکوومەتێکی گشتگیر و هاوبەشی ڕاستەقینە کە هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن و عێراق لەم قەیرانی ئێستا دەرباز بکرێت. لە بەرامبەریشدا بارزانی جەختی لەوە کردوتەوە کە هەرێمی کوردستان یارمەتی پرۆسەی سیاسی عێراق دەدات بۆ ئەوەی حکوومەتێکی شەراکەتی نیشتیمانی پێک بهێنرێت کە دوور بێت لە ئەزموونە شکست خواردووەکەی پێشوو. بەڵێ بەڕێزان، ڕووماڵەکان لە NRTەوە بەردەوام دەبێت. چاوەڕێی سەری کاتژمێر بن بۆ هەواڵ و زانیاری زیاتر. کاتێکی خۆش.